كم يردي لي سمرا قتلتيني هذا الحسين. بەدەنگێکی ڕەسەنی موسڵاوی تێکەڵ بەعودەکەی سەرنجی میوانەکانی ڕادەکێشێ. قربان المحبوبتي ئەم دەنگە ڕۆژانە لە ماڵی کلتوری مووسڵ دەبیسرێت. يا محلى بسمات والشام. لە سەرەتای نەوەدەکانی سەدەی ڕابردوو ماڵی کلتوری مووسڵ دروستکراوە. ئەم ماڵە هاوشێوەی خانووە تەمەند 200 ساڵیەکانی گەڕەکی شیفایە لە مووسڵ. ماڵی کلتوری مووسڵ ڕووبەرەکەی 1000 مەترە و لە 10 ژوور پێک دێت. دوای ئەو وێرانکاریەی بەسەر شارەکەمان داهات بە تایبەت بەسەر شوێنە مێژووی کۆتوریەکاندا بینیمان کە خەریکە ناسنامەی شارەکە دەکەوێتە مەترسیەوە. بۆی لەگەڵ چەند گەنجێک تیمێکی خۆبەخشمان پێکێنا بە ناوی تیمی کولتوری مووسڵ زۆر چالاکیمان کرد وەکو پاکردنەوەی قەڵای باشتابیا و زۆر چالاکی دیکە. دوای ئەوە هەستایم بەکردنەوەی ئەم دامەزراوە بۆ چالاکی و تەواوکردنی تیمەکەمان. لە تەواوی شارەکانی عێراق و هەرێمی کوردستان گەشتیاران کە دەچنە مووسڵ سەردانی ئەم ماڵە کەلتوریە دەکەن. فاتیمە سەرمەد قوتابی بەشی گەشتیاری پەیمانگای تەکنیکی کەرکووکە و سەردانی ماڵی کلتوری مووسڵی کردووە. لە شاری کەرکووکە هاتوونە ئێمە وەکو مەعهەدی کەفاءات هاتوونە بۆ شاری مووسڵ بۆ بەیت تورات حەزمان کردبین ئەم شوێنە ببینین کە شوێنێکی زۆر خۆش بوو. شتی زۆر کۆنی لێ بوو، شتی توراتی لێ بوو کە مووسڵ چۆن دروست بوو، پێشتر چۆن بووە و دوای ئەحداثەکە چی لێ هاتوو، چۆن باشیان کردو. سەردانکەران دەتوانن تەواوی شوێنەوارە مێژوویەکانی مووسڵ بە شێوازی 3D ببینن. بەشێک لەو شوێنەوارانەی لەلایەن داعش تێکدراون لەلایەن تیمی ماڵی کلتوری بە شێوازی 3D وەک خۆی دروستکراونەتەوە. یەکەم شوێنە لە عێراق بەم جۆرە شوێنە مێژووی و کولتوریەکانی پارێزگای نینەوە پیشان دەدات بە شێوازێکی جوان و سەرنجڕاکێش کە سەرنجی تەواوی خەڵک ڕادەکێشێت بە تایبەت منداڵ و گەنجان. سەردانکەران چێشێکی تایبەت لە تەماشاکردنی پارچە مێژوویەکانی نێو مۆزەخانەکە وەردەگرن. ئەمڕۆ 600 پارچەی کۆن لە نێو ئەم ماڵە و مۆزەخانەی کولتوری مووسڵ نمایشکراون کە بە هاوکاری خێزانەکانی ئەم شارە کۆکراونەتەوە و لێرەدانراون چونکە بەشێکن لە مۆزەخانەکە. هەستێکی بەڕاستی هەستێکی زۆر خۆش بوو کە من هاتمە ئەم شوێنە یەکەم جارمە. شانازیە، خۆشیە، شتێکی تازەیە کە پێشتر نەمبینیوە. هەمومان پێمان خۆش بوو، تەجروبەیەکی زۆر خۆش بوو. أصبحت اليوم مؤسسة تراث الموصل هي أحد دامەزراوەی کلتوری مووسڵ ئێستا بووەتە یەکێک لە دامەزراوە گرنگەکانی مووسڵ کە چینە جیاوازەکانی کۆمەلگە سەردانی دەکەن وەکو هاوڵاتیان و قوتابی زانکۆ و قوتابیانی قوتابخانەکان. طلاب المدارس أيضا. ماڵی کلتوری مووسڵ لەلایەن خانەوادەی دکتۆر ئوسامە ڕەحیم کە کەسێکی ناوداری شاری مووسڵە ئاوەدان کراوەتەوە. ئامانجی سەرەکی ماڵی کولتوری مووسڵ ناساندنی کولتور و مێژووی مووسڵە بە خەڵک. ئەگەرچی وێرانکاری بەسەر شارەکە داهاتووە بەڵام شارستانیەتێکی گرنگ هەیە. دەمانەوێت لە ڕێگەی ئەم مۆزەخانەیە بە هەموو جیهانی پیشان بدەین. ئێمە زۆر چالاکی لە ماڵەدا دەکەین. پەیوەندیمان لەگەڵ زۆر ناوەند و دەستگای نێودوڵەتی هەیە بۆ دیاریکردنی مێژووی مووسڵ. هەروەها بۆ ئەوەی نەوەی کۆن و نەوەی نوێ پێکەوە گرێ بدەین. زۆر گرنگە چونکە زانیاریان لەسەر مێژوو کولتوری مووسڵ نییە. لە مۆزەخانەکەدا زۆر شتی کلتوری دەبینی. پارەی عێراقی لە سەردەمی مەلەکی تاوەکو ئێستا، ڕۆژنامەی کۆن و زیاتر لە 100 مەنجەڵ و خەنجەر و گوستیلەی کۆن هەن. جگەلەوەش هەموو ڕۆژێ گەشتیاران گوێبیستی هونەر و میوزیکی ڕەسەنی مووسڵی دەبن.
يا دلال يا دلال يا مدلل انت قلبي.